لە ئێستادا لە چاوکردنی چاویلکە لای هەندێک کەس بۆتە با و لای هەندێکی تریش بۆ چارەسەری هەندێک لە نەخۆشیەکانی چاو بەکاردێت. یەکێک لەو کەسانی کە چاویلکە دروست دەکات باز لەوە دەکات. دوو جۆر چاویلکە دروست دەکەین. یەکێکیان پزیشکیە و لە ژێر ڕێنمایی پزیشکدا دروست دەکرێت و ئەوەی تریان بۆ جوانیە و بە گوێرەی ویستی مرۆڤەکان دروست دەکرێت. بێگومە من هاتووم لێرە کە چاویلکەیەک دروستکەم تاوەکو ئاستی نزمی چاوم نەگاتە مستەوایەکەوە زیاتر دابەزێ هاتووم لێرە چاویلکەیەک دروست بکەم. بەڵێ ئێمە دوو جۆر چاویلکەمانەیە. چاویلکەیەکیان پزیشکیە لە ژێر ڕێنمایی پزیشکەکانین. پزیشکەکان بۆ ئێمێنێر و ئێمەش دروستیەکەین. جۆرێکەمانەیە خەڵک خۆی داواکەوە بۆ جوانکاریەتی. ئیتر ئێمەش ئەسە تەڵەبی خۆیان دروستیەکەین و ئیتر بەپی ویستی خۆیان. یەکەم کەسیش لە مێژوودا کە چاویلکەی پزیشکی داهێنا زانای بەناوبانگی ئیسلامی حەسەنی کوڕی هەیسەم بوو. پشکنێرێکی چاویش ئاماژە بەوە دەکات 4 جۆر کزی چاو هەیە. پێش تەمەنی 14 ساڵی بە لە چاوکردنی چاویلکە لە ژێر ڕێنمایی پزیشکدا سەرجەمیان چارەسەر دەکرێن. ناو براو لە چاوکردنی چاویلکەی پزیشکی بە باشترین چارەسەر زانی بۆ زۆربەی نەخۆشیەکانی چاو. 4 جۆر کزیەتمان هەیە کە زۆر بەربڵاو ئەوانیش مایۆپیا و هایپەرۆپیا و ئاسیگماتیزم و پرسبایۆپیایە کامانە واتە بە زمانی خۆمان واتە نزیکبین و دووربین و پیربینی کە ئەمەیان لە تەمەنێکی دیاریکراوەیە سەر هەڵەدا لە تەمەنی 40 بە دواوە کە بۆ بە شێوازێک بۆ نزیک خراپە بێ و هەروەها ئاسیگماتیزم کە ئەمەیان هۆکاری شێواویە لە بەشی دەرەوەی چاوکە کۆڕنەی پێوتریا خود ناوی چاوک کە لێنزە. ئەم چوارەیان بە شێوەیەکی بەربڵاو ناو کۆمەڵگەدا هەتا بتوانانی پێش 14 ساڵ پێش 18 ساڵ چارەسەر وەرئەگرێ باشتر ئەبێ و زۆر نەخۆشی چارەسەر بووە هەر بە چاویلکە چکون چاویلکە وەکو ڕای خۆم باشترین و بێ زیانترین بەشی چارەسەرەکە بۆ کزیەت دابنرێ. بە گوێرەی توێژینەوەکان کە گۆڤاری ئۆپتالمۆلۆجی پزیشکی بڵاوی کردوەوە شارەزایانی پزیشکی چاو پێشبینی ئەوە دەکەن کە لە ساڵی 2050دا نیوەی دانیشتوانی گۆی زەوی کە دەگاتە 5 ملیار کەس بۆ ئەو کاتە تووشی کورتبینی ببن و بە ناچاری چاویلکە لە چاو بکەن.